ئەو تراکە پێشکەشە بە کافتریای شیشە تایم بە هەموو ستافەکانیان بژین بژین بژن عالی منتق خۆزگەم بەو ساتەی نەبیایە ڕۆژی لەدایک بوونەم خوداوەک چ شەوێکایە بۆ ئەم ماتون سەبوونە های خۆزگەم بەو ساتەی نەبیایە ڕۆژی لەدایک بوونەم خوداوەک چ شەوێکایە بۆ ئەم ماتون سەبوونە وەک نەزان لەم شەرخەدایە بێتەعبیر و ئەزمونەم هەر کات مردم دەزانم بێسوود دەهات و چوونم سحری چاوی مەستانە لە گێژی پڕەفزونم لە دەست و پێماڵاون داوی شەیتانی مەلعونم لدست پێماڵاوێن داوی شەیتانی مەلعونەم بۆ کا محەممەد منتق زۆری لێ مەمنونم زۆری لێ مەمنونە سینگی یارم دەریایە ئەم نیش تێیدا پاپۆڕێم مەمشی یارم باسیایە ئەم نیش قولاب و تۆڕم یارم خات و خەزاڵایە هەر خۆشم لاشە سۆڕێم پەیمانم کوردانەیایە تەنگ و تاریکە گۆڕم تاکو بەردی ئەلحەج ئەو پەیمانە ناگۆڕم سینگداردی بایعیا وەری دەگرم بە فۆڕم دە ساڵە هونەرمەندەیەم لەم بوارەدا پس بۆڕێم مادام دارە پێی خۆشە بۆی دەڵێم بۆی ناگۆڕم بۆی دەڵێم بۆی ناگۆڕم خۆزگە چاوەزارێک وایە بە قەد و باڵاتەوە بۆەوەی چاپیس نەتوانیە ئاڕت بۆ بداتەوە خۆزگە چاوەزارێک وایە بەو قەد و باڵاتەوە بۆەوەی چاپیس نەتوانیە ئاڕت بۆ بداتەوە کەیەنێنت بە قوربان بە قەنات کورساتەوە خۆزگەم بەو کراسەی بێ دوورا بە باڵاتەوە بۆ کا یوسف خۆش ناوایە دێڵێم تێکلاواتەوە بۆ حەمەی دکتۆر سەمیع باش ببینم هاتەوە بۆ ئیسماعیل مەلەوان دێڵێم لای براتەوە لە کۆنکان و لە بلیار یەک کەس لێم ناباتەوە های دیوانە و ڕەنجە ڕۆمە خەممە خۆ خەمی تۆمە دوێنێ لە فەیسبوکدا پێی بێت چۆنی دۆمە بە خودا بە پێغەمبەر
عاشقی جوانی تۆمایە بۆ کاک بەڵێن شوانیە قەت ناڵێم ڕەنجە ڕۆمە بۆ کاک زانۆ گەڵاڵی تا مردم چووکەی تۆمایە بۆ کاک سوهەیب گەردیە وەڵا وەک برای خۆمە بیللا وەک برای خۆمە